سڵاوتان لەبێت بینەرانی زاری کرمانجی ئەلبەتە نزیکەی مانگێکە دەست بە پرۆسەی دابەشکردنی نەوت کراوە لە سنووری دارە سەربەخۆ سۆران و لە بەشێک لە قەزاکانی سنوورەکە دەست بە دابەشکردنەوت کراوە و لە بەشێک لە قەزاکان کۆتایی بە دابەشکردنەوت هاتووە. ئەمانەوێت بزانین لەسەر سنتەری قەزای ناوەندی سۆران ئاخۆ تا ئێستا دەست بە دابەشکردن نەکراوە، وادەی دابەشکردنەوت لەم قەزایە کەیە. ئەمانەوێت بۆ ئەم مەبەستا گفتوگۆ لەگەڵ ئەمیر سەلیم شانەدەری بەڕێوەبەری نەوت و کانزاکانی ئیدارەی سەربەخۆ سۆران بکەین. کاک ئەمیر ئەگەر بێتێرە سپاس دەکەم. سەرەتامەوە لەو دەست پێ بکەم لە ماوەی چەندە دەست بە دابەشکردنەوت کراوە لە سنووری دارە سەربەخۆ سۆران؟ بە ناوی خۆی گەورە و میهرەبان سپاس بۆ ئێوە. نزیکەی 24 ڕۆژێک دەبێ بە شێوەیەکی گشتی کە دەست بە دابەشکردنی نەفت کرابێت و لە کۆی 17 ملیۆن و 700 هزار لتر تاکو ئێستا نزیکەی 9 ملیۆن لتر دابەش کراوە لە قەزاکانی سیدەکان چۆمان سەتاسەد خەلیفان بە هەمان شێوە و هەروەها مێرگەسۆر بەشێکی زۆر کەمی ماوە و لە ڕواندز و بە هەمان شێوە نزبەیەکی زۆر کەماوە لە ماوەی ئەو یەک دوو ڕۆژە تەواو دەبێت تەنها قەزای ناوەندی سۆران دەبینێت. مەبەستمە بۆ قەزای ناوەندی سۆران خەڵک زۆر داوا دەکات و خەڵک چاوەڕوانی نەوتە بە دیاریکراوی کەی بە دەست بە دابەشکردنی نەوت دەکرێت لە سنتەری قەزای ناوەندی سۆران و نرخی دابەشکردنی نەوت بۆ بەردە ماڵەکان دەبێت بەچەند؟ بەڵێ سەبارەت بە قەزای ناوەندی سۆران سیستەمی دابەشکردنی نەوت لەسەر داواکاری بەشێکی زۆری بریکارەکان گۆڕانکاری بەسەرداهات. ئێمە لەلایەن ئیدارەی سەربەخۆی سۆرانیشەوە ئاگادارکراینەوە کە میکانیزمێکی تر دابنێن چونکە بریکارەکانی خۆراک ئامادە نین نەفتەکە دابەش بکەن. دانانی ئەو میکانیزمەش کەمێک کاتی ویست ئەگەر نەتەوەکو ئێستا بەشێکی هەرە زۆری ئیدارەی سەربەخۆی سۆران بە تەواوی بگرێت قەزای ناوەندی سۆرانیش نەفتەکەی وەردەگرت. ئێمە هەستان بە دروستکردنی کۆبوون. ئەو کۆبوونانە لە ڕێگای کۆمپانیای بریکاری خۆراک بنکەی بریکاری خۆراک لە سۆران بەسەر بریکارە خۆراکەکان دابەش کراوە و لەوێشەوە هاوڵاتیان سەردانی بریکاری خۆراک دەکەن و هەر یەک کۆبوونی خۆی وەردەگریت. ئێمە ئەو کات دەست بە دابەشکردنی نەفت دەکەین. بۆ ئەم ساڵ جیاواز هەیە لەگەڵ ساڵەکانی پێشووتر چونکە پێویستە هەر خانەوادەیەک کۆبوونەکەی لە لای خۆی بێت لە ڕۆژی دابەشکردنی نەوت. ئەم ساڵ بە شێوازی بایع بە بایع نەفتەکە دابەش ناکرێت بە گەڕەکە. تۆ لە گەڕەکێک کە تانکی دەچی لەوانەیە ئەو ماڵانە لە 20 بریکاری خۆراک بایعەکان وەربگرن. هیچ جیاوازیەکی نییە. لە هەر شوێنێک کۆبۆنی هەبی دەتوانێت نەفتی خۆی وەربگرێت. کۆبۆنەکە لەلایەن هاوڵاتیانەوە کاتێک کە ئۆتۆمبیل دەداتە فەرمانبەری ئێمە و ئەو شوفێرانەی کە لە دابەشکردنی نەودان و نەوتەکەی خۆی وەردەگرێت. بۆیە کەمێک بەڕاستی دواکەوت. یەکێکی تر لە هۆکارەکان لێتان نەشارینەوە. ئێمە دابەشکردنی نەوت لەسەر تا 105,000 دینار بۆ بەردەرگای ماڵی هاوڵاتیان کاتێک کە گرێبەستەکە گۆڕانکاری بەسەردا هات و شێوازی گواستنەوەی نەفت بووە پێش بریکارەکانی خۆراک مقاول ڕایگەیاند کە من تەنها تاوەکو بریکاری خۆراک دێنم. ئێمەش بەرنامەماندانە لە ڕێگای بەنزیخانەکان نەفتەکە دابەش بکەین کە ئەو 2000 دینار و ئەو شێواز و خەرجێکی ترکە هەیە بە هیچ شێوەیەک نەبیتن تەنها لە ڕێگای بەنزیخانەکان هاوڵاتیان بچن لەوێ کۆبوونە خۆیان ببەن و نەفت وەربگرن. بەڵام دوای ئەوەی کە ڕاوێژمان لەگەڵ بەشێک لەو بەڕێز قایمقام و بەڕێ مدیری بنکەی خۆراک و هەموو ئەو لیژنە سوتەمەنی و هەموو ئەو لیژنانەی کە پێشتر ئاگاداری ئەو بابەتەش بوونە ماوەی نزیکەی 20 ساڵە نەفت چوتە پێش دەرکەی هاوڵاتیان وتیان ئەستەمە زۆر زەحمەتە بۆ هاوڵاتیان بتوانن پیکاب یان هەر ئامێرێکی تر بەکرێ بگرن تاوەکو بین لە وێزگەکان نەفتی خۆیان ببنەوە وا باشە نەفت بچتە پێش دەرکەی هاوڵاتیان. بۆ پێش دەرکی هاوڵاتیان مقاولەکە چونکە گواستنەوەی تاکو پێش دەرکی بریکاری خۆراک بوو داوای پارێکی زۆری کرد بەڕاستی ینی ڕقەمێکی زۆرتر لە 2000 دینار. ئێمەش بە شێوەی قبولمان نەکرد. خودی جەنابی سەرپەرشتیارش هاتە سەر خەت بۆ ئەو بابەتە. لە کۆتاییدا ئەوە بوو کە 2000 دینار خاوەن ماڵەکان بدەن بە بریکاری خۆراک. بێگومان ئەو 2000 هیچ پەیوەندی بە نەوت کانزاکانەوە نییە. ئەستەن ڕاستەوخۆ لە نێوان هاوڵاتی و شوفێرەکاندا چونکە ئەوە نە لە حەقی بێ وەربگیرێت نە پەیوەندی بێمەوە هەیە. لەسەر ئێمە ئەوەیە کە نەفتەکە بگەینە بریکارەکانی خۆراک. بەڵام بۆ گواستنە بۆ پێش دەرکی هاوڵاتیان کە ساڵانە لێرەوا بووە بەم شێوازە لێ هات.
واتە لەو وادەیە کە دیاری کراوە بۆ دابشکردنەوە سنتەری قەزای ناوەندی سۆران دەست بە دابشکردن نەکرێت و نرخەکەشی دەکرێت بە 170,000 دینار. هەر وەک ئیشارەتم پێدا نرخ 105,000 دینارە لەلایەن وەزارەتمانەوە دانراوە ئەو 2,000 دینارێک کە باز دەکرێت بۆ 170,000 دینار لە بریکاری خۆراک بۆ پێشدەرکی هاوڵاتیانە کە بەرامبەر ئەوەی نەفتەکان دەچتە پێشدەرکە و 2,000 دەدەنە شوفێری تانکیەکان. سەبارەت بە دەستپێکردن کە ئایا کەی دەست پێ دەکات ئێستا سەتاسەتی کۆبوونەکان دابشکراون چاوەڕێی ئەوەینە کە هاوڵاتیان بچن کۆبوونەکانی خوان وەربگرن لە حاڵەتێکدا کە ئێمە ئاگادار کراینەوە هاوڵاتیان گەیشتونە بە بیتاقەی خۆیان بە کۆبوونەکەی خوان دەست بە دابشکردن نەوت دەکەن وە نەوت لەو بڕوادا بەرنامەی کە دامانەوە قەزای ناوەندی سۆران 40,000 خێزانە لە ماوەی 15-20 ڕۆژێک تەواو دەکەین یعنی ئێمە 22 ڕۆژ تا ئێستا دەست بە دابشکردن نەفت کرا ینی بڵێن 30 ڕۆژە بەڵام 4-5 ڕۆژ جمعی تێدا بوو 2 ڕۆژ نەفت نەهات 2-3 ڕۆژ بە سستیا چونکە مشکلی ئەو گواستنەوەی پێشدەرکەمان لەگە مقاول هەبوو ئەگەر نە ڕێژەیەکی یەکجار زۆر دەچوە پێش و ئینشەڵا قەزای ناوەندی سۆرانیش لە ماوەیەکی زۆر کەم و کورت تەنها هاوڵاتیان بتوانن بیتاقەی خوان وەربگرن ئێمە دەبی دڵنیا بن کە هاوڵاتیان توانینە کۆبوونی خوان وەربگرن چونکە هەروەک ئیشارەتم پێدا تانکی دێتە کۆڵان تەنها کۆبوونی خۆتی پێ دەدەی بریکاری خۆراکی لەگەڵ نییە هەر خانەوادەیە کۆبوونی خۆی پێبوو نەفتەکەی وەردەگرێت. دوایین پرسیارم ئەوەبی بڕیار بوو لە ڕێگەی وێزگەکانی سوتەمەنیەوە پرۆسی دابشکردنەوە بەسەر هاوڵاتیان بکرێت ئەم بڕیارە بۆ جێبەجێ نەکرا هۆکارەکەی چی بووە کرد بە کورتی وەڵام دێتەوە سپاس. بەڵێ لە زۆر شوێنەوە ئاگادار کران کە ئەگەر ئێمە لە ڕێگای بەنزیخانەکان نەفت دابش بکەین کولفەیەکی زۆر لەسەر هاوڵاتیان ڕادەوەستێ ئەو هاوڵاتی تاوەکو بەرمی لە نەفتەکەی خۆی دەباتەوە پێویستە پیکابێک بەکرێ بگرێ ئەوجا 5,000 7,000 10,000 هەر مەبلەغێک کە هەیە پارەی بدا بۆ گواستنەوە ئەوەش دەبێتە بارگرانەیەک بۆ هاوڵاتیان بۆ ئەوان پێیان باش بوو کە لە ڕێگای بەنزیخانەکانەوە نەبێ بەڵکو وەکو ساڵەکانی پێشتر نەفت بچتە پێش دەرکەی هاوڵاتیان. سپاس بۆ ئێوە. بەڵێ زۆر سپاس بۆ ئەمیر سەلیم شانەدەری بەڕێوەبەری نێوت و کانزەکانی دارە سەربەخۆ سۆران هەروەک جەنابی ئاماژەی پێدا لە ئایندەیەکی نزیکدا لە سنتەری قەزای ناوەندی سۆرانش دەست بە پرۆسی دابشکردنەوە دەکرێت و هەروەها ئاماژەی بەوەش کرد داوا لە هاوڵاتیانەکەین کە کۆبوونی خۆیان وەربگرنەوە تا ئەوەی بە زووترین کردنەوتیان پێ بدرێت. بەڵێ